مردیم جب کاری که پیروز رابین و که پلیس درباره بیا پلیس دارستان و جنگی ها دو که مردیم هوا که خیم بخشینه بکن کلوان روزا مزانی پیشمرگی میت اکو بیشتر پیش داشتونی داوی هجومت کن سر دجمن داعش برینداری تینو محتاج خینه ملو ما تقریبا از که 150 پلیس اکو بقابت خربون افسر و پلیس و خیم بخشینه کی کن هری که بطل کی شارکی کن گل پیشمرگی قهرمان وەک که ما فردید و وەکی پێشمەرگێمە برینداریان هەوجای خینە وەکیان پۆلیسە دارستان و ژینگا دۆکێ ما فردید بێن بڵێکی خینە پێشکەشی وان بکەین کە هەوجای خینە بن و گیا وەکی ئەو ئەرکی ئاو پێڕاڵ بن مەشی دوێت ئەم شیپی ئەرکی ڕاڵی بۆ ئێرە ریاضەکەم من لەوێ لەشێکی جوانی ڕێکم ئەیاتێ و لەلایەنی نەفسیشەوە زۆر مرتاحم و هیوادارم هەموو ئەو کسانی کە لە تەمەنی خۆمان بێن وەرزش بکەن و هیوادارم نمونەی ئەم شوێنانی وەرزشکردن زابێت. ورزش بس بۆ زعیبوون یا قەڵەوبوون نییە ورزش بۆ هەموو شتێک باشە بۆ مشکلی هۆرمۆنیە بۆ مشکلی نیروی گینی دەرونیە ئەوەی کە مشکلی نەفسی هەیە یا هەیە بەڕاستی مشکلی نەفسی نیە هەر بەڕاستی دپرسە یعنی بێتاقەتە نازانێت چی بکە وهاي لێ دێکە لێرە بەڕاستی تەغیرەکە یعنی چەندها هەزار دانە سلولی ناو جسمی ئەجوڵێت. وەکو هەرێمەلیەکان تابلوێکمان ئامادەکردێ بەناوی تابلوی پێشمەرگەمە ڕۆژانە خەریکی مرۆڤەکردن لەو تابلوێ دەکەین ئەو تابلوێش باز لە قارمانەتی و گەورەی و لەخۆبوردەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکات ئێمەش بۆ پەڕی خۆشحاڵیەوە و بە شانازی و بەشداری لەو تابلوێ دەکەین کە دابلوی پێشمەرگەیە بۆ بەشداریکردنمان لە فستیڤاڵی کەلتوری لە دەروازەی ڕاپەڕی ڕانی خۆشەویست. وەکو ئەندامی لە تێپی نەتەوایەتی هونەرە ملیەکانی هەولێر بە خۆشحاڵیەوە ڕۆژانە پرۆڤە دەکەین بۆ خۆ ئامادەکردن لە فیزیڤاڵی گەلان لە ڕانیا بە ئامادەکردنی تابلوی پێشمەرگە بۆ برایانی پێشمەرگە بۆ کۆ پشتگیریکردنێک. ئەو بەشداریکردنەشمان تابلوی پێشمەرگە بۆ پشتگیریکردنی برا پێشمەرگەکانمانە کە لە بەرەی جەنگن.